دوای 53 ساڵ لە حکمی بنەماڵەی ئەسەد ئەمڕۆ بە فەرمی کۆتایی بەو ڕژێمە هێنرا و سووریا ئازاد کرا. بەشار ئەسەد کە لە تەمەنی 34 ساڵیەوە دوای کۆچی دوایی حافز ئەسەدی باوکی بە گۆڕینی مادەی دەستوری بووە سەرۆکی سووریا، دوای 24 ساڵ لە حکومڕانی وڵاتەکەی ئەمڕۆ بە فەرمی کۆتایی بە سەردەمەکەی هێنرا و لە ترسی جیرانی لە شەوێکی تاریک و سامناکدا بە ترسەوە سووریای بەرەو شوێنێکی نادیار جێهێشت. ئەم شۆڕشەی ئازادکردنی سووریا کە تەنها لە ماوەی 13 ڕۆژدا ڕژێمی ئەسەدی ڕووخاند تەواوکەری بەهاری عەرەبیە لەو وڵاتەدا کە لە ساڵی 2011 تاوەکو ئێستا بەشار ئەسەد ئامادە نەبوو دەسەڵاتی ڕادەستی گەل بکاتەوە و بە پشتیوانی رووسیا و ئێران بەرگری لە حکومڕانیەکەی دەکرد. بنەماڵەی ئەسەد لە شیعەی عەلەویەکانن کە لە ڕێژەی لە سەدادەی سووریا پێک دەهێن و دوای وەرگرتنی دەسەڵات بەردەوام بوون لە بڵاوکردنەوەی هاژمونی شیعەگەرایی لەو وڵاتەدا. لە ماوەی سەرۆکایەتی ئەسەددا پەیوەندیەکانی سووریا لەگەڵ ئەمریکا، وڵاتانی ئەوروپا و بەشێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نمونەی لوبنان گرژی تێکەوت. ئەمەش بە تایبەت دوای کوژرانی ڕەفیق حەریری سەرۆکوەزیرانی پێشووی لوبنان. ڕووخانی ڕژێمی ئەسەد کاردانەوەی نێوخۆیی و جیهانی لێکەوتەوە. دۆناڵد ترامپی سەرۆکی نوێی ئەمریکا گوتی رووسیا پشتی لە ئەسەد کرد و ڕووخا. مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی دیموکراتیش گوتی ساتێکی مێژوویە کە ڕووخانی ڕژێمی سەرکوتکار دەبینین. ئابوو محەممەد جۆڵانی سەرۆکی دەستەی تەحریر شام دوای کۆنتڕۆڵکردنی دیمەشق پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند سەردەمێکی نوێ لە سووریا دەستی پێکرد.